بۆیە زۆر بابەتمان هەن لەو بابەتانەی کە لە چاک و خراپە هاوتە ئەکرێن. لە وتارێکە عەرزم کردن نەفەسی ئینسانی کافر یا ئینسانی بێدین پیسە، ساحر نەفەسی پیسە، موسڵمان نەفەسی چاکە. بۆیە سوننە دوایە لە کاتی خەوە ئینسان فوو ئەکاتە دەستی قولەکانە خوێنە دەستەهێنە بە لاشەیە، چونکە فووی موسڵمانە بێتە شیفا. ئەی لەولاوە فووی ساحر ومن شەڕ النەفاثاتی فی العقد ئەبێتە سحر. هەمان ئەم فووە لە کەسی لە دەمێکی چاک و پاکەوە ئەبێتە خەیر و بەرەکەت، لە دەمێکی پیسەوە ئەبێتە مصیبەت. بە هەمان چەشن ئەم دەموچاوە لە دەموچاوی کەسێکی موسڵمانە گەش و جوان و شیرین و نازار لە گوناهبارە ڕەشە بێ. بۆیە ئەگەر ئینسان ئەو کاتێک کە ئێوە گوناهکە بیر کاتەوە لەوەی کە هەیبەتی دەموچاوی نامێنێ، ڕەشی لە دەموچاویە دروست ئەبێ، دێزی لە دەموچاویە دروست ئەبێ، دەموچاوی معنەوی تێک ئەچێ، دوور ئەکەوێتەوە لە گوناهەکان. یەکێتر لە ئەثەرەکان تاریکی دڵە. ئێمە چۆن ئەم چاوانە ئەبینێ دڵەکانی ئینسانیش ئەبینێ. زۆر کات ئینسانی موسڵمان بەهۆی خواناسی زۆرەوە ئەگاتە پلەی فراست، پلەیەکی زۆر بەرزە. ينظر بنور الله ئەم دڵی بە نوری خوا سەیرەکە. بۆیە زۆر شت حەق و باڵی زۆر بە ئاسانی بۆ لە یەک ئەبێتەوە. والله ئینسان حەق و باڵی لێ تێک چوو ئیلا نوری ئێرێ کوژاوەتەوە، نوری دڵی. ئەگەرنا ڕەب العالەمین ڕێنماییتەکە کامە حەقە کامە باڵیلە. بۆیە ئەفەرمێ لەگەڵ ئەوەی دەموچاوی ڕەش ئەبێ، دڵی تاریک ئەبێ، دڵی تەنگ ئەبێ و غەمدا ئەگرێ. چە گوناه طبیعەتی ئەوە ئیسراحەتی لەگەڵا نییە. عاقبەتەکە ئەو لەحظە لەوە چێ لەزەتێکە وەرگرت بێ، بەڵام دواتر خەجاڵەتی بەردەم خوا و هەم و غەمێکی زۆر لە دڵ و دەرونی ئینسانە دروست بێ. گەنج بووم هەمیشە ئەو ئافرەتانەی کە داوێن پیس بوون هەمیشە مقابلەکانیانم ئەخوێندەوە. هیچ کاتێک ئافرەتێکم نەبینیوە لەوانە خوێن بێتمەوە بە عەرەبی ئەم خوێندەوە، تەرجەمەکانی جەزیرەکە لە ئینگلیزیەوە تەرجەمە ئەکرا ئەم خوێندەوە. بە هەموو ئەدیانەکانەوە ئافرەتێک نەبوو مرتاح بێ بڵێ کارەکەم کارێکی باش. جارێکیان بەبیرمە گۆڤارێکە بوو، گۆڤاری ستاندەر، مقابلەیەکم خوێندەوە سێرەکەم ئافرەتێک یەکەم جار وشتیوا بخوێنمەوە. ئەڵێ وەڵاهی ئیشێکی زۆر باشە و داوا لە ئافرەتی هەموو جیانەکەم خەریکی لەش فرۆشی بن و کارێکی زۆر گەورەیە و کاسپێکی زۆر باشە و زۆر وەسف و سەنایەکە. لە دوایە ئەم کەسەی کە مقابلەی ئەکا زۆر بە هێواشی ئەڵێ باشە ئێستا تۆ حەزت ئەکرد ئێستا لە مەلهابی یا دایک بی لە ماڵەوە بی. ئەڵێ دەستی کرد بە گریان، وتی وەڵاهی حەزەکەم خوا ئەو کەسە بگرێ کە منی تووشی ئەمە کرد، وەڵاهی ئێستا حەزم ئەکرد دایک بوو. ئەو کەسەم بینی تەنها لە ژیانە شانازی پێوە کرد، ئەویش پەشیمان بوو. چونکە زوڵمەتێک هەیە، غەمێک هەیە لە ناخە. بۆیە کە مقابلەی ئافرەتە لوبنانیەکان ئەکرا، یانوێ مەسەرمان لە میلەتێک سوڕەمێنە کە کووردە کە ئەگەر زینا ئەکەن دوای لە ئافرەتەکان ئەدەن، نازانی بۆچی. ئەوە نیشانەیە ئەو پەژارەی و ئەو غەمەیە کە دڵی داگر، ئەوێ گوناهەکە لە کۆڵ خۆی کاتەوە. بۆیە هەموو کاتێک کە گوناه لە دوایە غەمێکی زۆر گەورە دڵ و دەروون ئەگرێ، دڵی ئینسان زەیق ئەبێ، تووشی حوزن ئەبێ، تووشی ئەلەم ئەبێ، تووشی ئینحیسار ئەبێ، ئاشە توند ئەبێ. زۆر کات کەسێک مەوەسا دڵم توند بووە بەشکم ئاەتێکی قورئان بەسەرم خوێنی دڵم چاک بێ، کاکە تەوبەکە دڵە باشە بێ، بگەڕۆ لای خوا دڵت باشە بێ، ئیلا جۆرە گوناهێکت کردووە کە بێتە باعیسی ئەوەی دڵت تاریککە. تووشی قەلەقیتەکە گوناه، تووشی ئیضطرابتەکە، مێشکرد لە لای خۆت نییە، زیهنە لای خۆت نییە، کاروبارەکانت نایە بەدەستەوە، شپر زەبی، هەر کارێ لە شوێنێکەوە فریایان ناکەوی،